ئەم کۆنفرانسێکی نێودەوڵەتیە بە ناوی هەرێتیجی ئیندەنجەر واتە کە لە پور لە مەترسیدایە ئامانجی سەرچیمان لە کۆنفرانسە دیاریکردنی ئەو مەترسیانەیە کە ڕوبەڕووی کە لە پور دەبنەوە و چۆن بتوانین بەرەنگاریان ببینەوە و ڕێگە چارەی گونجاویان بۆ ببینینەوە لەم کۆنفرانسەدا کە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە 13 دەوڵەتیە بەشدارە کەیسی جیاجیا باز دەکرێتن لەو کەیسیانە ئێمە زۆر سوود وەردەگرین و بۆ ئەوە ببتە باکگراوندێک بۆمان بۆ ئەوی بتوانین بەرەنگاری ئەو ڕێگە چارە گونجاو ببینینەوە و بەرەنگاری ئەو کێشانە ببینینەوە کە لە کەرەپور و لا شوێنەوار هەمانە. یەکێک لەو شتانەی کە لە کوردستاندا بەجێرەوەی پێویست بایەخی پێ نەدراوە پاراستنی کەلەپورە. وەکو دیارە میلەتان بە کەلەپوریانەوە بەناوبانگن، هەر میلەتێک کەوا ڕابردوویەکی ڕۆشن و گەشی نەبێت ناتوانانی داهاتوویەکی گەش بۆ خۆی دابین بکات. بۆیە ئێمە لەو ڕوانگەوە بە پێویستمانزانی کەوە ئەو کۆنفرانسە ڕێک بخەین بۆ هۆشداریدانە لایەنەکانی بەرپرس لەلایەک و لەلایەکیش بڵاوکردنەوەی ئەو هەستە کە کەلەپور لە کوردستاندا ئێمە شتێکی گرنگە کە بایەخی پێ بدرێت. ئەم کۆنفرانسە بەڕاستی یعنی باسی مەترسی لە ناوبردننی کەلتور ئەبا لە وڵاتی نەک ئێمە لە وڵاتانی دەوروپشتیشمان لەبەرەوە یعنی ئێستا ئەبینم ئەم کۆنفرانسە زۆر یعنی ڕۆڵێکی گەورەی هەیە بەشکە بتوانین ئەم کەلتورەمان پارێزین لەبەر ئەوەی یعنی کەلتور معنای مێژووی ئێمەیە، مێژووی ئەم نەتەوەیە و ئێمەش بەبێ مێژوومان بەڕاستی دوا ڕۆژمان نییە، نە ئەمڕۆمان هەیە و نە دوا ڕۆژمان هەیە. کەلەتور لە ترسیدا لەبەر بڵین دوو هۆکاری ئەوە دوو هۆکاری گشتی، یەکیان ئێمە بەشەر خەتای ئێمەیە ئەوەیە، دوو خەتای ژینگە و تەبیعەتەکەمانە کە ئەگۆڕێ ڕۆژ بە ڕۆژ.